زیاد لە هەفتەیەکە کۆبوونەتەوەی داوای مافی خۆمانەکە کە یش بریتە لە داواکردنی دەرماڵە و ڕاستی پۆشینی جل ڕژ لە خوێندکارانەوە وەکو وەفایەک بۆ قوربانیانی شاری سلێمانی و بەڕاستی پێمان ناخۆش بوون دو ناخۆشیان بێ خی گەورەی شەڵات سەبووری دڵیان داتەوانێ و ئێمە بایکۆت ناشکێنین زیاد لە هەفتەیەکە کۆبوونەتەوە و بایکۆت ئەەکەین و خۆپیشاندان ئەەکەین ناچنە هۆڵەکانی خوێندن حتا مافی خۆمانان پێ نەدرێتەوە لایەن حکوومەتەوانێ کە مافەکە خۆشمان بریتە لە دەرماڵە و داواکەین کرێی خوێندنی پاراڵیشکەم بگرێتەوانێ. وەکو ڕۆژەکانی ترێمە لێرە بەردەوامین لە خۆپیشاندان و باسی دەرماڵەکەین پرسێکەکە هەمووان لەسەری کۆکین ئەبێت بەدەستی بێنین و بەردەوام بین لە خۆپیشاندان تاوەکو ئەگینە ئەوەی کە پرسی دەرماڵە بێتە پرسێکی هەمیشەیی و بۆ ساڵەکانی تریش بەردەوام بێ و من خوێندکاری ناوشارم و ئەمڕۆژ وەکو ڕێزێک بۆ تەقینەوەکی سلێمانی لێرە زۆر بۆمان ڕەشمان پۆشیوە کردنەوەی و تەقیکردنەوەکانمان دواخستووە بەڵام بەداخەوە بۆ هەنێک مامۆستا کە ڕۆشتونێتە محاضەرە و ویستانێکی ئیمتیحانەکان بکەن کۆلیژی هەڵەجا هەتا بۆ بادینان بۆ کەلار بۆ کوتری ئەو شوێنانەی کە کۆلیژ و پەیمانگای ڕاستەکەی ئەوەی کە من بیستم بەڵێوا بوو بەس عین و قەنەعەتیانی بکە بۆ شێوەیە بێت چونکە ناتوانێت کە سفر بات بە خوێندکارەکان چونکە هەموومان یەکدەنگین.